6 مانگ ئامادەکاری بۆ کرا و بڕی 600 ملیار دیناری بۆ خەرج کرا کەچی بە خراپترین لووتکەی وڵاتی عەرەبی ئەژمار دەکرێت. لووتکەی عەرەبی لە بەغدا. دوێنێ لووتکەی وڵاتانی عەرەبی لە بەغدا دەستی پێکرد. ئەمەش دوای 6 مانگ لە ئامادەکاری بۆ لووتکەکە کەچی سەرەڕای خەرجکردنی بڕەپارەیەکی زۆرترین ڕەخنا لەم لووتکەی بەغدا دەگیرێت و چەندین هەڵە و تێبینی زەق بینراون لە ڕووی پرۆتۆکۆڵی و ناڕێکخراوی لووتکەکە. لە لووتکەی وڵاتانی عەرەبی لە بەغدا لە کۆی 22 وڵاتی عەرەبی بەیەڕاقەوە تەنیا 6 کەسی یەکەمی وڵاتەکان ئامادە بوون. ئەوانەی دیکە نوێنەرانی خۆیان لە وەزیری دەرەوە و بەرپرسانی دیکە ناردبوو. ئەمەش کاردانەوەی گەورەی دروست کرد کە بۆ ئەو سەرۆکانان نەهاتوونەتە بەغدا. دیارترینیان نهاتنی شای بەحرین بوو کە بەپێی پرۆتۆکۆڵی کۆمکاری عەرەبی دەبوایە ئامادە بێت چونکە لە خوری پێشتر ئەو سەرۆکایەتی کردووە. تێجووی ئەم لووتکەیە زیاتر بووە لە 600 ملیار دینار و بە هەدەردانێکی زۆر لە سامانی گشتی. بەپێی بەدەدەچوونەکانیش زیاتر لە 200 ملیۆن دینار بۆ کڕینی قاپ و مڵاک و چەتاڵ خەرج کراوە. ئەمە جگەلەوەی لە شوێنی مانەوەی سەرکردەکان بە هەدەردانێکی زۆر کراوە و بەپێی زانیاریەکان تەختی نووسن بە بڕی 6 دەفتەر دۆلار و کانتۆڕی جلوبەرگیش 2 دەفتەر دۆلاری تێچووی بووە. سەرەڕای کڕینی چەندین ئۆتۆمبیڵی BMW مۆدێل بەرز و درە. بەپێی زانیاریەکان سوودانی چەند ڕۆژێک پێش ئێستا پەیوەندی بە سەرۆک و سەرکردەکانی وڵاتانی عەرەبی کردووە و داوای لێکردوون ئامادە بن کەچی هیچیان ئامادە نەبوونە.